ئەم جلەی لە بەرما جلی کوردی نییە، جلی تورک یان فارسە. ڕەنگە ئەو قسەی منت زۆر بەلاوە سیر بێت، بڵێ بۆتان شێت بووە. روزê lêbasê Farsî mübarek. Türk Bey'in günü kutlu olsun. بابەتەکە ئەوەندە مەترسیدارە ئەگەر هاتوو لە داهاتوو ڕێگری لێ نەکرێت ئەو شێتبوونەی من و ئەو قسەکردنەی میدیا و سۆما دەبێت بەڕاستی لەگەڵم بن تا پێتان بڵێم چۆن. ئەمەی ئێستا دەیبینن کۆلێکشنی دیزاینەرێکی بەناوبانجی تورکە. لەم ماوەی دوایی لە ژێرناوی ئەناتۆلیا دیزاینەکانی نمایش کرد، تەبعەن بە سوودبینین و بەکارهێنانی دیزایانی جلوبەرجی کوردی. و ئەمەشیان کە دەیبینن دیزاینەکانی براندێکی بەناوبانجی فارسە. لە ژێرناوی فارسی دیزایانی جلوبەرگە کوردیەکان لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکاتەوە و دەیان فرۆشێت. ئێستا تۆ دڵت بۆ خۆشە بەیانی جلی کوردی لەبەردەکەی لە ساڵێکدا یەک ڕۆژت بۆ جلەکە دیاری کردووە، ناشتوانی بیپارێزیت. تا ئێستا زانیوتە و بابەتە چەند پێشەیە ئەو جلوبەرگەی بە سەدان ساڵ بوو پارێزرا بوو، ئێستا و خەریکە جیرانە دڵسۆزەکانت لۆ خۆیانی دەبن، هەروەک چەندین مۆرکی تریان لێبردی خەریکەوە جلوبەرگەکەش لێ دەبن.